بەنای خۆی گەورە قوتابیان لە خزمەتتانە بۆ ڕوونکردنەوەی ڕاهێنانەکانی بابەتی ڕستە خاڵ یەکەم ڕستەی ڕاگەاندن. ڕاهێنان یەکەم کە لە لاپەڕەستی وچاری کتێبەکەمانە دەڵێ ئەم شتان لە ڕستەی ڕاگەاندنە بەکاربێنە کەرکوو ژینگە زانست هونەر شەترەنج. کەرکووک وشەی کەرکوو لە ڕستە بەکاربێن دەڵێن کەرکووک دڵی کوردستانە، ژینگە دەپارێزین، زانست هیوای گەلانە، هونەر زیرەک بوو، شەترەنج یاریەکی هیزریەوە تا یاریەکی فکریە ئەوانێ سەرەوە وشەکانن ناولاچێ شمۆرەکە ئەوانێ ناولاچێشە سپێکە بریتە لە ڕستە. ڕاهێنانی دوم هەر لە لاپەڕەستی وچارە دەڵێ ئەم وشانێ خوارەوە بە جۆرێک ڕیز بکەوە کە ڕستەی تەواوی ڕاگەاندنیان لێ دروست بووێ. یەکەمیان گەشتیاریە دەلال زاخۆ لە شوێنێکی پردێ. باش دەڵێ چی؟ دەڵێ پردی دەلال لە زاخۆ شوێنێکی گەشتیاریە. پردی دەلال لە زاخۆ شوێنێکی گەشتیاریە ئەو کردمان بە ڕستەیەکی تەواو. رادیۆ بگرە لە گوێ تەنیشتمەوە وەرە دابنیشە لە ئەوە بە حیساب قوتابیانی بەڕێز ئەو ڕستەیە غەڵەتش تێدا هەیە بە حیسابی منهز ئەو ڕستەیەکی ڕاگەاندنە، بەڵام ئەو ڕستەیەکی چییە؟ ڕستەیەکی داخوازیە. تەسەوڕ دەکەم لە چەند ساڵی لە ساڵی داهاتوو چەند ساڵ داهاتوو ئەو ڕستەیە بگۆڕدرێتن ئەو ڕستەیە نمێنێت، ئەو ڕستەیەکی داخوازیە ڕستەیەکی ڕاگەاندن نییە، نابی لەو بابەتەدا هەبیتن. بەڵام ئەمە هەر لە بۆ تێگەشتنی خۆمان دەنووسێت لە وەرە تەنیشتمەوە دابنیشە و گوێ لە رادیۆ بگرە ئەوە ڕستەیەکی داخوازیە ڕستەیەکی ڕاگەاندن نییە. ئەو ڕستەیە دەگۆڕدرێتن. ئەگەر بینیتان لە کتێبەکەتان ئەو ڕستەیە نەماوە بزان کە ئەو ساڵی ئەو ڤیدیۆ بڵاو کراوەتەوە ئەو منهەجە ئەو ڕستەیە نەگۆڕیە، ڕستەکانی دیکەی هەروەک خۆی هێشتیتەوە. ئەو زارە دەڵێن شاکار ئەحمەدی خانی یی نووسیوەیی مەموزین. دەڵێن چێ؟ دەڵێن ئەحمەدی خانی کە شاعیرێکی کوردە شاکاری مەموزینی نووسیوە. مەموزین داستانێکی شعریە چی نووسی؟ ئەحمەدی خانی نووسیوەتی ئەو گۆڕیمان بۆ ڕستەیەکی تەواو. کۆتا خاڵ دەرە بیرەوەریە کوردیە 22 نیسانێ ڕۆژنامەڤانیە. دەڵێن چی؟ دەڵێن 22 نیسانێ بیرەوەریە ڕۆژنامەڤانیە کوردیە، واتە 22 چار ساڵیادی ڕۆژنامەگەری کوردیە. 22 ساری 1998 یەکەمی ڕۆژنامەی کوردی بە ناوی ڕۆژنامەی کوردستان لەسەر دەستی میقداد مەدحەت بەدرخان بڵاو کرایەوە، بۆیە هەموو ساڵێک 22 نیسان واتە 22 چار ساڵیادی دامەزراندنی یەکەم ڕۆژنامەی کوردیە. باش ڕاهێنانی سێم لاپەڕەستی پێنج دەڵێ ئەم ڕستە نەرەیانە بکە بە ڕستەی ئەرێ. چەند ڕستەیەکی نەرەی دایتەمە ئەمە ئەو ڕستە نەرەیانە دایانکەین بە ئەرێ. یەکەمی دەڵێ ئازاد لە ماڵەوە نییە، ئەرێگر بکەینە ئەرێ دەڵێن ئازاد لە ماڵەوەیە، ئازاد لە ماڵەوەیە، لە ماڵەوەیە. ئەو بزوێنی کورتەکاری ناتەواوە کە دەکەین ئەرێ نیشانەی نییەکە نی ئەو نییە نامێنێ. ئەز لەگەل وی نەبووم بیکەنن ئەرێ دەڵێن ئەز لەگەل وی بووم، نیشانەی نەرەیەکەی لا دەبێن. ئەمە ڕێگای کەرکووک نییە، ئەمە ڕێگای کەرکووکە. چ دەکەین؟ ئەمە ڕێگای کەرکووکە. دوێنێ لێرە باران نەباری، دوێنێ لێرە باران نەباری، بیکە ئەرێ دوێنێ لێرە باران باری، دوێنێ لێرە باران باری. دلێر فراوینێ ناخۆت، دلێر فراوینێ دخۆت. تۆ ئەم وانەیە باش نازانی، بیکەین ئەرێ تۆ ئەم وانەیە باش دەزانی. واتە چۆن ڕستەی نەرێ دەکەین ئەرێ ئەو نیشانانە لا دەبین. ئاگاتان لێبی ئەو نیشانانە لابدا ڕستەکە لە نەرێەوە دەبێتە ئەرێ. وە پێچوانەوە ئەگەر ڕستەکە ئەرێ بوومانێ بیکەنە نەرێ ئەو نیشانان یەک لە نیشانانی لە بۆ زیاد دەکەین. ڕاهێنانی چوارەم دەڵێ ئەم ڕستانێ خوارەوە نا یاخود نا یانش نی و نینیان بۆ دابنێ. سبەینێ باران دەبارێ بیکەینە نەرێ دەڵێ سبەینێ باران نابارێت بە نای نەرێکرا. هیوا دەبێ بە ئەندازیان بیکەینە نەرێ هیوا نابێ بە ئەندازیان، نامان لە بۆی زیاد کرد. دوێنێ میوانەکە هاتبوو بیکە نەرێ دوێنێ میوانەکە نەهاتبوو بەس نەرێکرا بە نەی نەرێکرا. ئەم ماسە ترشە بیکە نەرێ ئەم ماسە ترش نییە، نیم لە بۆی زیاد چکە کاری ڕستەکەمان ناتەواوە. ژوورەکەم خاوێن کردەوە بیکەمە نەرێ دەڵێ ژوورەکەم خاوێن نەکردەوە بە نەی نەرێکرا ڕابردووە. خانووەکان ڕەنگاوڕەنگن، خانووەکان ڕەنگاوڕەنگن، نیهادەکە چییە؟ کۆیە. مادەم کۆیە لە جیاتی نی بەس نەرێ دەکرێت بە نین نەرێ دەکرێتن، بە نین نەرێ دەکرێتن. ڕاهێنانی پێنجەم دەڵێ پێنج ڕستی ڕاگەاند لەبارە یاریەک لەمانی خوارە بە شێوەی داڕشتن بنووسە. یاریەکان تەماشا دەکەین بۆ نمونە تێنیسمان هەیە، تۆپی پێمان هەیە، خلیسکیانە سەر بەفرا، ئەمە تۆپیمان بە نمونە وەرگرتن لە یاری تۆپی 22 یاریزان یاری دەکەن، ئەوە ڕستەی یەکەم. هەر یانەیەک 11 یاریزانی هەیە، ئەوە ڕستەی دووەم. هاندەرەکان هانی یانەکانیان دەدەن، ئەو ڕستەی سێەم.
درێژی یاریگە لە نێوان 90 تا 120 متر دەبێت ئەوە ڕستەی چوارەم هەروەها پانی یاریگە لە نێوان 45 تا 90 متر دەبێت ئەوە ڕستەی پێنجەمە کەواتە ئەو یاری تۆپەیەکە لێرە وێنەی لە بۆ کرا بە پێنج ڕستی ڕاگەاندن باسمان کردیا درێژی یاریگە بە دەولیا دەنووسرێت هەروەها پانی یاریگە ئەویش بە دەولیا دەنووسرێتن ئەوە ڕاهێنانی پێنجەم بۆ قوتابیانی بەڕێز لە بەرزەمەکەم کۆمەڵێک پرسیاری هەڵبژاردندانراوە تا سووددا پرسیارەکان وەربگرن لە کۆتاییشدا وەڵامی نمونەیدانراوە تا بابەتی هەفتەم ڕستەی پرست هەر شاد و سەرفرازم. السلام علیکم ورحمة الله وبركاته.